سامان دەبێت سیارەکەم بۆ بگۆڕی. باشە گیانەکەم بەسەر چاو پێتم وتم ئەوە سیار پارەم لەناو مەعامەلەیە هەرچی پارەمی لەناو ئەشیای بیفرۆشم بەسەر چاو بۆتە گۆڕم. نەخێر تۆ پارەت هەیە بەستە من دێشاریتەوە. من بۆ پارە لە تۆ ئەشارمەوە پێم وتی بە کوردی قسە لەگەڵەکەم ئەڵێم پارەم لەناو مەعامەلەیە با بیفرۆشم ئەشیاکان بەسەر چاو سیارەت بۆ گۆڕم. ئەتۆ وادتدا گوتت 3 مانگی بۆ دەکڕم بەس ئیسا 8 مانگە بۆم ناکڕی. ێ باشە تۆ لەبەر سیارە پەکت کەوتووە ئەوە نە سیارە لەژێرایە. سامان زۆر عیبە ناوی خۆ دەینە بازرگان ئەی منیش نەکەت ئەو سای لێ بخڕێت. ێ باشە تۆڵی کوردی تێناگەت پێتم وتم هەرچی پارەمێ لەناو مەعامەلەیە هەمووی ئەشیای لە شەریکە کەوتووە با بیفرۆشم بۆتە گۆڕم. نەخێر ئەتۆ درۆکێ هەموو پارەکانە شاردووە سۆ لە من. ئەرێ تۆڵی کوردی تێناگەیت پێم وتی پارەم لەناو مەعامەلەیە لە ئەشیایە با بیفرۆشم سیارەت بۆ گۆڕم لەبەر سیارە پەکت کەوتووە تۆ. زۆر عیبە سامان. دە باشە بەس هێتر یاری بە عەساب مەکە وتم بیبرەوە. السلام عليكم. سلام مام مستعجل باشيت باشي مام قادر يعني أحوالك. الأخوة بزيابت. هو خليكي تشيد. والله بوخم أواه جيرم دارانا يلا ما شاء الله نارنجي جواني قلت هو مصاب. ده باشا بابي ملاد يقدر. باش. أي خوا قوتبة ما مستعجل يا أخوة بخير بقول شاوكم. ما شاء الله بري باشي قلت. ما شاء الله أري والله. كريما. کەس نییە بێ مشکلە بەڵام بێ عاقڵانە کێشەکان تارحلکەن دەنگ تا ڕۆژە ڕۆیەک ئەڕۆیشت مام خایرجان ئەبێت لە ژیان تێبگەن کوڕم گوێ لە من بگرە چی لێ بکەم کە تێناگا کاکە تێناگا پێی ئەڵێم سپێ ئەوە لە ڕەشە چی لێ بکەم هەر بەهێ بنی دەیگەڕێ مام خای منەوێ پرسیارێک لێ بکەم بەڵێ باشە تۆ ئەوە ساڵە خەریکی ئەوە ساڵە ژیانت بەڕێ کرد بەڵێ بەس پێم بڵێ تۆ چی فێر بوویت ئەی کوڕی من زۆر شت فێر بووم لە خەیار و تەماتەوە چی؟ لە خەیار و تەماتەوە شت زۆر فێر بوو ئیمام خەیرجان خەیار و تەماتە بۆ خواردنەوە تۆڵی چی؟ کوورە کوڕەکەم تۆ تێناگەی من خۆم ئەزانم لە دەردی خۆم من 35 دانە ساڵ بەقاڵ بووم لە تەڕەومیە و خەیار و تەماتە و ترۆزی ئەوانەوە شت زۆر فێر بووم زۆر جوانە وەکو چی؟ کوڕم وەکو سەرۆت و سامان عینەن شووتی وایە هەتا لێ بخۆیت زیاتر بەرسی دەبێت ئێمام قادر چیتر؟ کوڕی من ڕابردوو وەکو پیاز وایە هەتا بیجنی وردی کەیت زیاتر بۆ یەگریت ئەی ئافرین وەڵڵا حیکمەتە قسەکانە ئێمام قادر چیتر؟ چیتر ئێستا بۆ نمونە ژیان عینەن ترۆزی وایە ئەم سەر و ئەو سەری تاڵە ئەی ئافرین مام قادر چیتر؟ چیتر حەقیقەت وەکو پرتەقاڵ وایە توێکڵەکەی تاڵە و ناوەکەی تامێکی تری هەیە ئەی ڕەحمەت لە دایک و باوکت بەڕاستی قسەکانت هەمووی لە جێ خۆیەتی دوای ئەوە زەردەخەنە هەر وەکو تەماتە وایە لەگەڵ هەموو خواردنێکا خوێ ئەها ئەی ئافر وەڵڵی زۆر بە جوانی لە شتەکان تێگەشتووی ئینسان عینەن بۆڵەترێ وایە بە یەکەوە جوان ئەی ڕەحمەت لەو دایک و باوکت ئەی ئافری مام خایر بەڕاستی لە دنیا تێگەشتووی لە هەموو شتێک تێگەشتووی کورە تۆ چیت هەی غەزەب کورە قسەکانت هەمووی حکمەتە جیلی ئەمڕۆ هەمووی تێکچووە کۆمەلگە هەمووی تێکچووە پێویستمان بە مامۆستا و زانا و حەکیمێکی وەکو تۆیە هەتاکو لەو قەیرانەمان ڕزگار بکە کورە تۆ چیت بێنە چی بێنە ماچ نەکەی بۆ ترسی خۆ کڕۆنە نەماوە ئاخر ئۆمیکرۆن هاتووە چی میکرۆن ئۆ ئەزاین چۆن جەنابیشت عینەن ڕێواز وایت نۆ مانگ جارێ سەر دەرەکەیت نۆ دانە مانگە مەعاش ناومەتی دەتۆ وەرە دەرەوە کورە لە خزمەتتام لە دەورت ئەگەڕێم نۆدانە مانگ چییە وعد مەعاشی 1 ساڵتە دەمێ مادام ئەوەندە زیرەک و دانا و حەکیمی پیا قساکە پیا قساکە دە پێشم فەرموو